بعد الأحداث اللي صارت والسقوط مال بغداد بال 2003 دوای ڕوخانی حکوومەتی عێراق لە ساڵی 2003 بیرۆکەی ئەوەم بۆ هات دووبارە کارگەیەکی نوێ بە تەکنۆلۆژیای سەردەم دروست بکەینەوە. دوای بڕیاردان و هەڵسەنگاندن و لێکۆڵینەوەیەکی ورد بۆمان ڕوون بەوە کە باشترین جێگە بۆ دانانی ئەم کارگەیە کوردستانە، چونکە شوێنێکی گونجاوە بۆ بەبەرهێنان پاڵپشتێکی باشەیە بۆ پیشەسازی لە کوردستان لە هەمان کاتدا ئاسایش بەرقەرارە. وەبەرهێنان پێویستی بە شوێنێکی گونجاوە بۆ ئەوەی کاری تێدا بکەیت. دوایەوە بڕیارماندا کارگەکەمان لە هەولێر دابمەزرێنێ. مصنعنا هو أول معمل بالعراق. ئێمە یەکەم کارگەین لە عێراق کوردستان تایبەت بە دروستکردنی جامی سیکۆریتی بڕاو. کارگەکەمان لەسەر ڕووبەری 10,000 مەتر دووزار دروست کرد. حکوومەت یاریمی کوردستان هاوکارێکی باشی کردین. وەگەشە و پێشڤەچوونێکی باشمان لە کارگەکە کرد. هۆکاری ئەو گەشەیەژەوەیە چونکە هەولێر گەشەی بەردەوامی هەیە لە دروستکردنی باڵەخانە و ئاوەدانی. کارگەکەمان بووە سەرچاوەی هەناردەکردنی بەرهەم بۆ تەواوی پارێزگاکانی عێراق. ئێرە کارگەی دروستکردنی جامی سکۆرێتە. هەموو نۆع جامەکان لێرە بەرهەم دەکرێت، دەبتە سکۆرێت، ئینتاز دەکرێت لە بۆ هەموو کوردستان و عێراق. هەموو زۆرە جامێک و هەموو ڕەنگە جامێکمان هەیە. ئەوە ڕەنگەکانمانە، ئەوە شینە، ئەوە نارنجیە، ئەوە سۆرە، ئەوە هی محەجەڕەیە، جامی محەجەڕەیە. جامی محەجەڕەش ئەوە ئەکسسواراتەکەیتی هەر لێرە بەخۆی ئینتاز دەکرێت. ئەوە ئەلەمنیۆم و ئەکسسوارات و جامەکەی هەمووی لێرە ئینتاز دەکرێت. ئەلەمنیۆمەکە و ئەکسسواراتەکەی ئیتالیا. ئەوە جامی 4 ملیمە، ئەو سندوق بۆکسە کرایە لە بۆ نمونەی. ئەوە جامی سیکۆرێتە، ئەوە 4 ملیمە، ئەو جامە 8 ملیمە سپیە. هەموو ئەکسسواراتێکی دیکۆراتی تێعرض کرایە، هەموو ئەکسسواراتێکی 10 ملیمی تێدایە. ئەوە دەرگای سلایەتی 10 ملیمە. ئەوش ئینتاجی CNCە، جیهازێکە پێی دەرێن CNC، ئەو هادەبڕی. ئەوەش ئەنواع ڕەنگی ئەکسسواراتشمان هەیە. ئەوە گۆڵدەکەیتی، ئەویش ئەوە هی دەرکەیە، ئەویش ئێڵی دەرکەیە مات، ئەویش نیکڵ. ئەجا دێنە سەر دەبڵ جام. دەبڵ جام سێ زۆری هەیە. قەپاق، ئەوە دەبڵ جامە قەپاق، ئەوە قاسێتە، ئەوەشیان جەبها سیلیکۆنە. ئەوە زۆری دەبڵ جامەکە هەموو ڕەنگەکانشمان هەیە: سپی، شین، سەوز، ڕەش، قاوەیی، عاکس کە ئاوێنەیە عاکس. ئەوش بەرهەمی نەینۆکەکانمانە کە ئەنواع ڕەنگمان هەیە. ئەوە تەڕاشی پێدەرێن. هەموو دەرگا و پەنجەرەیەکی باڵەخانەبی، خانیبی، هەموو مەوادەکانشمان ئیتاڵیە. ئەوە ئەلەمنیۆمەکە ناوی دەبڵ جامە. تاکجام هەیە، دەبڵ جام هەیە. ئەویش زۆرە جامەکان هەیە کە بەو نەوع جامەی هەموو نەوع جامەک هەیە: مشەجەر، گوڵگوڵی، چارگۆشە، خڕبی، هەموو نەوع جامەک لێرە بە نەقش دەکرێت. ئێستا زۆرە دەچینە ناو کارگەی. لە خۆتوی یەکەمەوە پێتان دەرێم ئەو جامانە، ئەو ئەلەمنیۆمانە کو ئینتاز دەکرێت، کو دێتە دەرێ حاضر دەکرێت لە بۆ زەباینەکانمان. فەرموون.
ئێرە قۆناغی یەکەمی بەرهەمهێنانی جامەکانە ئەویش کە لەسەر ئەو کرێنەوە لەسەر ئەو کرێنە ئەوە سندوقە جامەکە دێتە سەر ئەو عارەبانەیە دەستە زۆرێ ئەوە هەموو ڕەنگە جامەکانە سپی شین سەوز هەموو ڕەنگە جامەکان ئەلێرەیە کە چادر کرایە لە بە باران چادر کرایە هەتا جامەکە تێک نەچی ئەوە قۆناغی یەکەممانە دێنە زۆرێ لە بۆ قۆناغی دووەم ئەوە ئێرە خەتوەی دووەمە کە جامەکە لە دەرێ دێتە زۆرێ ئەلێرە دادەندرێ هەروە دەبینن ئەولا جامە بە ئەنواع ڕەنگەکانی ئەو قیاسەی کە بە خەریتە دێ داخلی کۆمپیوتەرەکرێ کۆمپیوتەرەکەش لەو پێشەیە کە کۆمپیوتەرەکەی داخلی سیستمەکە کرد ئەو ئەعازەی دەدا یەکسەر دێ بەخۆی ڕۆبۆرتەکە بەخۆی دێ تەبەقەکەی دەبا لەسەر مێزی کۆمپیوتەری بەخۆی دەبڕی ئەوجە دەستە دەری کۆمپیوتەری لەوێن دەر بەدەستی دەستچێنن ئەوە ئەلێرە خطوەی دووەم ئەلێرە خلاص دەبی قۆناغی دووەم خلاص ئەوە هاتینە قۆناغی سێم ئەوە مەچینەی بورمە مەچینەی بورم کە جامەکە ئەبردرێ هەموو ئەترافی جامەکە لێوی تیژە هەموو کەسێک ئەزانێ ئەوە تاوها ئەو مەچینێ ئیشی ئەوەیە جامەکە لێوی خۆشکە پێڵێن بەڕم هەتا دەست نەبڕێ کە بەدەست جامەکەت کرد دەست نەبڕێ ئەو جامە گەورەیە دوو لای بورمەکرێ دوو لاشی کۆسەرە ئەکرێ ئەوە ئەلێرە ئیشی ئەو بڕمە ئەو جامە دێتە دەستت نەبڕێ ئیشی ئەو مەچینەیە ئەوەیە جامەکەمان بۆ حازرەکە کە خلاص بێ لەسەر مێزەکان دایانێن قۆناغی چوارەم جامەکە لەسەر مەچینە دێتە خوارەوە لەسەر ئەو مێزانە دانرێ ئەو جامانەش هەمووی ناوی لەسەر نووسراوە خەریتە هەیە لەسەر خەریتەکان ئەو جامە هیچەیە لەسەر خەریتەکان دەرەکرێ قیاس لێ ئەدرێ ئایا ئەو جامە کونی هەیە ئایا ئەو جامە حەفری هەیە ئایا ئەو جامە ساحیبەی هەیە کە ئیشارەت کرا لێرە ئەو جاچێتە سەر ئەوە مێزی کونکردنمان هەیە لەگە مێزی دەرکردنی جام هی ساحیبە ئەوە مەچینەی جام کوونکردنە قیاسی کوونەکانشمان ئەنواعە ئەو جامە کە کوونەکرێت دەبێ ئاوی لەگەر بکرێتەوە لە قیاسی 8 ملیم هەیە هەتا ئاخیر گەورەی کە 100 ملیمە کە دەکات 10 سانتیم ئەوە بە ئاو نەبێ ئەسچێ دەبێ ئاوی لەگەر بێ ئەوە کوونەکان لەسەر ئەو قیاسانەی کە داوا کراوە ئەلێرە کە کوونەکەی خلاصەکرێ سەیرێکە بەو دەمانچەیە ئیشی لێکرێ ئەو دەمانچەیە ئیشی ئەوەیە ئەترافی کوونەکە خۆشکە ئەوە هەتانە ناو پڕنی نەشتێ ئەوە ئەترافی کوونەکە خۆشەکە ئەوە جامەکە لە کوونکردن کە خلاص بۆ ئەیهێنە ناو غەسالەش ئیشی ئەوەیە جامەکە ئەسوا لە هەمان وەخت ئیشی دەکاتەوە نەوەک جامەکە شوختی هەبی لە کەچی هەبی هەتا بگەڕێنەوە دووبارەکەن ئەگە ئیلاز نەکرێت ئەوە غەسالەکە ئێستا یەکسەر جامەکە دەستە ناو غەسالەکەش ئەوە جامەکە شۆرە ئیشک دەبتەوە کە هاتە دەرێت جامەکە ئەو جالێرە تەمەشا دەکرێت ئایا جامەکە شوختی هەیە ئایا جامەکە کونی نقستانە ئایا جامەکە هەر خەلەلەکی هەبی لەسەر خەڕەکی دادەنێن ئەلێرە یا ئەوە تا دەگەڕێنەوە ناوەندی ئەوە جامەکەیە برام ئاوەتە
ئەلێرە بە خاوێنی دێتە دەرێ پاش ئەوەی کە هەموو کێشەچی نەبی کوورەکە لە بەرامبەریتی لەسەر ئەوەی خەریتەکە دەردەینی ئەو جامە هی چێهان شخصا یەکسەر لێبوڵەکی لێ دەدەن لۆگۆیەکی لێ دەدەن ختمی خۆیانی لێ دەدەن دەکەنە ناو کوورەی لەناو کوورەی 10 دقە هەتا 8 دقە دەمینێ ئەو دەستە ناو فێرکەرەوە پاش فێنکەرەوە دەستە دەرێ ئەوە ئاخر مەرحەلەی سکۆرێتی جامەکەیە. وەکەوەی باسمان کرد ئەوە مەرحەلەی ئەخیری جامەکەیە کە لە غەسالە دێتە دەرەوە لە سەفڕنەکە دانێن لە سەفڕنەکە دانێن قیاسی خۆی وەرەگیری حەسب الئوسول هیچەیە هیچێ نییە ئایا کونی غەڵەتە کونی غەڵەت نییە کە تەواوە هیچ عیبێکی نیە وەکو مەسەڵەن وەکو ئەو جامانە ئەو جامە یەکسەر لە سێرەدان دێت چاوەڕێی کۆمپیوتەرەکرێ کۆمپیوتەر دەقەی خۆی خێنێ لەوێ تقریبا 565 ثانیایە 565 ثانیەیە کە ثانیەی خۆی حیساب کرد جامەکەش حازرا یەکسەر دەرگا بە خۆی ئەکرێتەوە ئەوانش ئیعازیە دەنێ جامەکە دەستە ناو کوورەی لە ناو فڕنی حرارەتی خۆی وەردەگری کە حرارەتی خۆی وەردەگری دەردەچی دەچتە ناو فێنکەرەوە پاش فێنکەرەوەش جامەکە دێتە دەرێ ئەوە ئاخر مەرحەلەی جامی سکۆرێتی کە 10 ملیمە 6 ملیمە 8 ملیمە 4 ملیمە ئەلێرە ئینتاجی سیکۆریت ڕادەوەستی تەواو ئەو جە دابەش دەکرێت لە سەر خەڕەکەکان. لە ناو کوورە پلەی گەرمە 680ە 680ەوە جامی سپی جامەکە ببتە ڕەنگاوڕەنگ زیاتر دەبی لەبەر قووەتی ئەوەی فڕنەکەی شەمعەی فڕنەکەی لە ناو فڕنی 570 ثانیە دەمینێ پاش 570 ثانیە یەکسەر کۆمپیوتەر بەخۆی ئیعاز دەدا فڕنەکە تەواو دێتە ناو فێنکەرەوە لە ناو فێنکەرەوەش 380 ثانیە دەمینێ پاش 380 ثانیە کە جامەکە سارد دەبی لەبەرەوەی کە لە فڕنی دێتە دەرێ سۆرە ئەوە سکۆرێت کرایە سۆرە هەر کەسە یعنی ئەگە فێنکەرەوە نەبی جامەکە خوار دەبی بەس ئەو فێنکەرەوەیە جامەکە ڕاست دەکا پتەوی دەکا ئەوە پێ دەرێن سکۆرێت کە سکۆرێت بوو 380 ثانیە لە سۆرێ بوو ئیشی خۆی خلاص کرد دێتە سەر خروجیە. ئێرەش دروستکردنی دەبڵ جام واتە یعنی دوو جام پێکەوە نووسێ سپێسەری لە ناوەڕاست هەیە ئەوە ئەلێرەوە دەست پێکە ئەو سپێسەرانە دژە ڕتوبەی لێدەن دژە ڕتوبە هەتا ئاو نێتە ژوورەوەکە ئاو بێتە ژوورەوە تێک نەچێ ئەلێرە دژە ڕتوبەی لێدەن دوای ئەوە ئەیکەنە قالیبی خۆ ئەلێرە هەڵێواسن ئەوە ئەلێرە حازرە بێ جامەکە ئەچێتە دوای ئەوەی لەولاکە لە غەسالە دەرەچێت دیسان ئەیهێننەوە ئێرە ئەیکەنە ناو غەسالە پلەی گەرمی ئاوەکەی 43ە 42 دوای کە بە ئاوەکە ئاشۆری هەر لە خۆی لە ژوورەوە وشکە بێتەوە دوای وشک بوونی ئەوە ئەیبینن ئەلێرە جامەکە ئەچێتە لای مەرحەلەی ئەو لای ئەویش کە سپێسەرەکە دێنن سپێسەرەکە ئەلێرە لەزگەی هەیە ئەو هەردوو دیوی لەزگەیە سپێسەرەکە لە ناوڕاستە بێ هەردوو جامەکەی پێکە بسەکەن کە هەردوو جامەکەیان پێکە پس کرد داخلی کەپسیەکەن لە ژوورەوە جامەکە کەپسەکە ئەچێتە دەرەوە لە دەرەوە کە جامەکە کەپس بوو هەڵیەگرن تەواوە هیچ مشکلێکی نی هەڵەگرن ئەی بەنە دەرەوە مەعجونیەکەن کە مەعجونیان کرد سیلیکۆن مەعجونی سیلیکۆنە لێیاندا لێگەڕێن هەتا بەیانی وشکە بێتەوە ئەنجا ئەکرێ ئەی بەنە دەرەوە ئەکرێتە ئیش ئەوە ئەلێرە
ئیشی دەبڵ جامەکە هەمووی ئەلێرە خلاصە بێ. ئەو جامە ئازلی دەنگە، ئازلی دەنگ ئەوەیان وانە، ئەوە تەنها بۆ دوکانەکانە، بۆ بینای دووقات و سێقاتە واجی هەیە، بەس ئەوە تەخلیف واجی هەیە، ئەزلی دەنگە. ئەگە بستێش لە ئاسمانە مێنێ معلقە مێنێ ناکەوێتە خوارەوە، لەبەرەوەی ئەوە کەپس کراوە ئیلا ئەگە بە شتێک لێ دەیبێتە خوارەوە گەنە نایەتە خوارەوە مستەحیلە بۆ شکانش بەقوەتە چونکە ئەو دەبڵ جامە هەیە دەبڵ 4 ملیمە هەیە تاچێک 4 ملیمە تاچێک 6 ملیمە هەیە هەردوو تاک 6 ملیمە. ئەو سپێسەرانش نۆی هەیە و دوانزەی هەیە حەسەب داواکاری مشتریەکەیە چۆن یەوێ و پانی چەند بێ و ئەستوری چۆن بێ و ئایا لایەکی سکۆرێت بێ لایەکی عادی بێ، یعنی ئەوە هەمووی داواکاری مشتریە لە ژوورەوە. ئەوە ئێرەش بەشی CNCە، بەشی CNC واتە جامەکە دێنی لێرە دایانەی ئەوە جامی 10 ملیمە، جامی 5 ملیمە، جامی 6 ملیمە، مهمە ئەوە ساحیبەی دەردەینی، جێی پەنجەرەی دەردەینی، جێی ساحیبەی مڕەبع دەردەینی، ئەبەو جیهازەی ئەوە پێی دەرێن CNC، یعنی بەخۆی ئەتوو لە کۆمپیوتەرەکە قیاس داخل دەکەی، کۆمپیوتەرەکەەوە چ قیاسە داخل کرد جامەکە چەندتر کرد بەخۆی کۆمپیوتەرەکە ئیعاز و قیاسی خۆی وەردەگری دێ جامەکە دەبڕی حەسەب ئەو قیاسەی کە نووسرایە، حەسەب ئەو قیاسەی کە نووسرایە جامەکە وەچی دەستبڕی بە تیژی نابڕی وەچی کۆمپیوتەرەکەی ئەو لای نە دەبڕی بە جاهزی، یعنی بڕمسکرایە حازرە. ئەوە بەشی ئەوە ئەلێرەکە خلاص بوو دیسان دەبەنە غەسالەی، لە غەسالەی دەبەن دەشۆن شوخت و ئەو شتانە هیچ عیبی نییە دەکرێتە کوورە و دەبتە سکۆرێت و ئەوە تەواو. ئێرەش بەشی ئاوێنەیە، ئەو ئاوێنەیە ئەلێرە دەکرێتە پاقلاوە دەکرێتە سێگۆشە هەر چاردەورەی تڕاش دەکرێت، تڕاش سانتیمەک هەیە سانتیمونیوەک هەیە بە مەچینەکە دەکرێت ئەو قیاسەی دەیانەوێ ئێستا ئەو ئەلێرە ئەو قیاسەیان دروست کردێ پاقلاوەیە ئەوە هەمووی کەپس دەکەن لە زۆرێ قیاس تەسمیل دەکەن ئەلێرە دەبڕن دەکەنە پارچە پارچە بەخۆی چارگۆشەیە ئەو هایە نەینۆکەکەی ئەو هایە ئەو مەچینەیە ئەو تڕاشەی لێ دەدا ئەوجا هەیە دەرێ بکە سانتیمونی وەک لە بۆم هەیە ئێستاوە سانتیمەکە ئەوە نەینۆکە ئەوە ئەنواع ڕەنگی هەیە قاوەی هەیە زەردی هەیە ڕەنگی ڕەشی هەیە 3 ملیمی هەیە 4 ملیمی هەیە 6 ملیمی هەیە ئەوە زیاتر لە بۆ خانی لۆ دروست دەکەن مەسەن بەسەر دەکەوی لۆ قادرمەی لەسەر قادرمەی دادەنێن لە واجی هەی لە هۆڵی دادەنێن جوانە. ئەوە بەشی ساندیبلاسە، ساندیبلاس یعنی ڕەمل ئەوە کە سکۆرێت دەکرێ مشتری هەیە حەزی لێتی جامەکە نەقش بێ ڕەمل بێ کە دەرەچێ لە فڕن ئەیهێنە ئێرە خەریتە هەیە لێرە لەزگەکەی بە کاملی لێدا مەسەلەن هەیە ئەوێ ئرتیفاعی 2 مەتر بێ هەیە مەترێک بێ هەیە کامل بێ ئەوجا هەیە 2 بە 2 هەیە 1 بێ کە 5 بە 5 حەسەب تەڵەبی شەخسەکە ئەوە لێرە کە قیاسەکەی لێدا لێ دەکاتەوە ئێستا ئەوە 2 بە 2 ئەوە 2 بە 2 سانتیمی سادەیە 2 سانتیمیشی ڕملە ئەو لەزگا سۆرە کە چوە ناومەچینە ڕمل خلاص بوو لێ دەکاتەوە ڕاست دەبتە مخەتەر ئەوە بەشی ساندبلاسە.